کورد خۆی کەرکووکی پارچە پارچە کرد و دواتری شین و ڕۆڕۆی بۆ دەکات. ئەیکەواتە بۆچی لایەنە کوردیەکان بە 6 لیت بەشداری هەڵبژارنی پارێزگاکان دەکەن لە کەرکووک؟ کەرکووک شاری زێڕی ڕەش و خێر و خۆشیە بۆ دەسەڵاتداران، شاری ترس و بێبەختی و خەم و چارە ڕەشیشە بۆ دانیشتوانەکەی. هەمیشە خەڵکی و شارە لە ناو ترس و دڵڕاوکێدا ڕۆژەکانیان بەڕێ دەکەن. لە کاتی ململانە سیاسیەکانیشدا بۆ بەرژەوەندی و قازانجی حیزبی کەرکووک فرەخاوەنە و هەرکەسە و خۆی بەخاوەن و مافداری و شارە دەزانێت. کاتێکیش باز دێتە سەر و شارە، یەکێکیان دەڵێت دڵی کوردستان و ئەوی تریشیان دەڵێت قودسی کوردستان. بەڵام کام دڵ و کام قودس؟ لە کاتی خوێن ڕشن و قوربانیدان و هەڕەشە بەردەوامەکانی سەرژیان و ماڵی هاوڵاتیان هیچ کەسێک خۆی بە بەرپرسیار نازانێت و ئامادەنی خاوەنداری لێ بکات. ئاشکرا دەیان ساڵە دەسەڵاتدارانی باس و پێشباسیش سەروەت و سامانێ و شاریان بە تاڵان دەبرد و خەڵکەکەی سەرکوت دەکرا و دەچەوسێنرایەوە. ئەو کاتی تارمای ڕۆژێمی باس کۆتایی هات، خەڵکی شاری کەرکووک بە هیوای ئەوە بوون دەرگای خێریان لێ بکرێتەوە و بگەن بە ژیان و گوزەرانێک ڕۆژگاڵە تاڵەکانیان بیر بچێتەوە. بەڵام بەداخەوە لە سای دەسەڵاتی حیزبی کوردیدا ئەو خەونە بەدینە هات. ئێستا لە دوای دەیان ساڵ بەناو ئازادبوون لە چنگی دیکتاتۆریەت، کەرکووکیەکان خەمەکانیان زۆر زیاتر بووە. ترس و نیگەرانی و نەهامەتیەکان بەردەوام لە هەڵکشاندایە کە بە شێوەیەکە خەڵکی بەشمێنەتیە و شارە باواتەوە بوون کورد لەو شارەدا هەموو یەکدەنگ و یەکلیست و بەبێ جیاوازی ڕەنگی حیزبەکان لە کەرکووک بەشداری هەڵبژاردن بکەن و ئاواتی خەباتی چەند ساڵی کورد بۆ شارە بهێننەدی. بەڵام بە پێچەوانی هەموو بانگەشانی لایەنە کوردیەکان دەیگەن سەبارەت بە کەرکووک و گرنگی و استراتیژیەکەی کورد بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگا بە 6 لیستی جودا و جیاواز و پەرتەوازە بەشداری هەڵبژاردن دەکەن. هەڵبژاردنەکان لە کەرکووک چارەنووسساز و گرنگن. بۆ پێی لە ساڵی 2005 لەو شارەدا هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگا نەکراوە و ماوەی 18 ساڵە عەرەب و تورکمان بە نیازی تۆڵەکردنەوەن لە کورد. پارتە سەرەکیەکانی کوردستان لە ناوکۆکی و قۆڵی یەکباداندان و کێبڕکیان لە کوردستانەوە بردە کەرکووک و هەر یەک و بەلایەکدا لە بەرێکی دش بە یەک بەشدار دەبێت کەەوە بەڕای زۆربەی چاودێرانی هەڵبژاردنەکان زیانی گەورە بە پێکەوت دەنگی کورد لەو شارەدا دەگەێنێت. پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی ماوەی زیاتر لە 12 ساڵە کێبڕکیانە لەسەر پۆستە باڵەکانی شارەکە، لە پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن و بەرپرسی پۆلیس کە ئەو کات لەدەست کورددا بوون. بەڵام دوای 16 ئۆکتۆبەر و لە بەرەنجامی و ناکۆکیانە کورد شارەکەی دۆڕاند و پۆستە باڵەکانیشی کەوتنە دەست عەرەب و تورکمان. دوای نۆ دانیشتن هیچ پارتێکی کوردی نەگەیشتە ڕێگەوتن و دوجار یەکێتی نیشتیمانی لەگەڵ حیزبی شیوعی و پارتی دموکرات لەگەڵ حیزب و یەکگرت و کۆمەڵ و نەوەی نوێژ بە تەنها بەشدار دەبن جگە لە لیستێک کە بە ناوی سەربەخۆی کورد خۆیان لە کۆمسیۆن تۆمار کردووە. فەرلیستی و نەگونجان و ناکۆکی نێوان لایەنە کوردیەکان زەرەری گەورە بە دەنگ و پێکەی کورد دەگەێنێت. هەروەک چۆن هەڵبژاردنی پێشووی پەرلەمانیێڕا کورد لەو شارە 2 کورسی لەدەستدا، پێشبینی دەکرێت لەم هەڵبژاردنەشدا زۆرینەی ئەنجومەنەکەی لەدەست بدات و پۆستی پارێزگا و سەرۆکی ئەنجومەن کە دوو باڵاترین پۆستن لەسەر سینەیەکی زێڕین پێشکەش بەو لایەنانە بکات کە ماوەی چەندین ساڵە تێر ناخۆن لە تۆڵەکردنەوە لە کورد و دوورخستنەوەی بەرپرسە کوردەکانی و شارە. بەشداریکردنی کورد لە کەرکووک بە 6 لیستی جودا جگەلەوەی لانی کەم 90,000 دەنگکەن دەکات، جگە لە سوودبینینی لایەنی عەرەبی فرسەتێکی زێڕینیش دەخاتە بەردەم تورکمانەکان کە ماوەی چەندین ساڵە لە کورد پست و نیگەران و چاویان لە کەرکووک بڕیوە. جگە لە پەرتەوازەی کورد و ناکۆکی و کێبڕکیەکانیان لە نێولیستی پاڵێوراوەکانیش خەڵکانی وا بە هێزووناوی و وادیار نابینرێت کە دەنگدەری کورد و دەنگدەری ناڕازی بتوانێت سەری بخات و بتوانێت دوجار و مێدێک بێت بۆ ئایندەی کورد لە کەرکووکدا. بە پێچەوانەوە کەسانی پاڵێوراون کەسانی کەم ئەزموون و بێپێشینەن.